ئێمە وەک مامۆستایان و کۆمەڵک ڕێکخرا و کەسایەتی دەڤەری راپەڕین ئەمڕۆ کۆبوونەوە لەسەر کێشە و گرفتەکانی فەرمانبەران و مامۆستایان بۆ ئەوەی لە ڕۆژانی ئایندێدا لەسەر ئاستێکی فراوانتر کۆبوونەوە بکەین بۆ ئەوەی بە هەوڵێکی گشتگیر بەدەم داخوازی چین و توێژەکانی دەڤەری راپەڕین بچین. لەم کۆبوونەوەیە پێشنیار کرا کە بە دوواداچوون بۆ ئەم داخوازیانە بکرێت. یەک، سەردانکردنی ڕێکخراوەکان ئەم دەڤەرە بێجیاوازی. دوو، دروستکردنی ئەنجومەنێکی سەرجەم چین و توێژەکان. سێ، کۆبوونەوەی دەوری بۆ بە دوواداچوونی کاری ئەنجومەن. چوار، ئەمەش لە پێناو چارەسەرکردنی کێشە و گرفتە هەنووکەیەکانی دەڤەرەکە و بەدیهێنانی مافی چین و توێژەکان. وەکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ هەستاین بە بانکێشکردنی سەرجەم مامۆستایانی هەموو لایەنەکان، بەڵام لەگەڵ ئەوەیدا ئێمە هەستاین بەو کارە، بەڵام هەر هەمویان لەو بانکێشتەدا بەشدار نەبوون و نەهاتن. هەندێکیان هاتن و ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی هاتن، هەندێک مامۆستایانی تریش هاتن، بەڵام مامۆستایانی لایەنەکان بەڕاستی بەداخەوە کە ئامادە نەبوون. ئێمە هەموو ئەو داوانەی کە هەمانن لە چەند خاڵێکدا خوان گرتوێتەوە، خوان یعنی خۆ دەبینەوانیەکێک لەوانە پێدانی زەوی بە فەرمانبەران و خاڵێکی تریان ئەوەی پلە بەرزکردنەوە و ئەوەی کە باس کراوە دامەزراندنی مامۆستایان لە شوێنی ئەوانەی کە خانشین کراون. بەڕاستی مامۆستایانی گرێبەست چەند ساڵە گرێبەستن، هەتا ئێستاکان نەبوونە پیشەکان نەبووی پیشەوەیەکی ڕەسمی. پشتگیری کاگ ئەبوبەکری فەرمانبەری کارەبا لە خاڵەکان دەباس کرا کە ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بەڕاستی ئەگەر پێویست کە بەیانی لە بەردەمی دادگا بۆی ئامادە دەبین و داواکەی حەق و ڕەوایە کە باسی کارەبای کردووە ئەو فرتفێڵی کە کراوە لە کارەبادا بەڕاستی. و هەروەها بۆ فەرمانبەرانی حاجیاواش ئەوە بۆ ماوەی سێ ساڵە دەرماڵەیەکیان لێ دەگەڕێتەوە کە 10,000 دینارە. بەڕاستی ئەوەش یعنی بەڕای من حەق نییە، چونکە هەتا ئێستاکانە حاجیاوە نەبووتە قەزا بەڕەسمی بەبێ ئەوەی کە قایمی هەبێت، بەبێ ئەوەی کە هیچ دام و دەستگایەکی حکومی لێبێ وەکو قایمیت و وەکو ئەوانە، بەڵام 10,000مان لێ دەگەڕێتەوە. بەڕاستی ئەوەش حەقێکی خۆمانە کە بۆمان بگەڕێتەوە ئەو سێ ساڵانی ڕابردوو و لێرە بەدواوەش ئەو شتە قەتع بکرێت. بەڕاستی هیچ کە فەرمانبەران ئەو پاران لێ نەگەڕێتەوە.